تەندروستی لە وەزارەتی تەندروستی و هیچ مۆزەفێک لە حکوومەت هێرێمی کوردستان موچەی وەرنەگرتووە. کارمەندانی تەندروستی و پزیشکان لە نەخۆشخانەی شەوگەر لە هەموو بەشە ساردەگانی نەخۆشخانەکان مانیان گرتووە. بایکۆتمان ڕاگەیاندووە ئەمڕۆ هەتا ڕۆژی یەکشەمە مۆڵەت دەدەینە حکوومەت هێرێمی کوردستان بۆ دابەشکردنی موچە. ئەوە پزیشکان بایکۆتیان کردووە، کارمەندان بایکۆتی نەکردو و کارمەندان هەر لە ئەرکان ئەمڕۆ. ئەوانە پێیان دەڵێن موقیمەکان بە ڕۆژی یەکشەمە تا ڕۆژی یەکشەمە موچە دابەش نەکرا هەڵوێستێکی ترمان ڕیاری لێدێ نایە بەشە گەرمەکانیش داخینە هەر بەشە ساردەکان داخرێت.